ژن واتە ژیان هەر کاتێکیش ڕێگە لە ژن بگیرێ کەواتە ڕێگە لە ژیان لە ئازادی کۆمەڵگە گیراوە. تا ژن ئازاد نەبێ، تا ژن هاوشانی پیاو نەبێ، تا هیچ جۆرە هەڵاواردنێک دژی ژنان نەمێنێ ئەو کاتێک کە نەما ئەو کات دەتوانین بڵێن کۆمەلگایەکی باش و پێشکەوت و هەنگاوی گەورە بەرەو پێشەوە دەنێن. ڕاستە هەرێمی کوردستان هەرێمە دەوڵەت نییە، هەندی هەنگاوی باشی ناوە لەو بوارەدا بەراوردێکی بچکۆلەش ئەگەر بکەین ڕەنگە ئێمە زۆر باشتر بین لە وڵاتانی دەور و پشت کە ئەوانە دەوڵەتیشن، تورکیا، ئێران، عێراق، ڕەنگە ئێمە زۆر باشتر بین. بەڵام ئەوە بۆ مانایە نییە کە هێشتا لە لای ئێمەش جیاکاری جێندەری ناکرێت یاخود ژنان بە مافەکانیان شاد بوون. دەمانەوێت لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر بکەین. ئەمڕۆ 25 یازدەش ڕۆژی بەرەنگاربوونەوەی تند و تیژیە دژی ژنان. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر خانزاد ئەحمەد، ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای خانمان و گەشەپێدان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. خاتون بەخێر بێی، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ. پیرۆزباییشتان لێ دەکەین، هیوادارین بەردەوام بن. بەڵام دەمەوێت بن لەوەوە دەست پێ بکەم جارێ ئایا بە تەنها هەر 15-16 ڕۆژ بەسە بۆ خەباتکردن و برەودان بە و شەڕکردن لە پێناوی مافەکانی ژنان؟ زۆر سوپاس حاکم. بەڕاستی ئەوەی کە من پێم خۆش بوو کە بۆ پرسیارە دەست پێ کرد ئایا 16 ڕۆژ کفایەتە، و پێم خۆش بوو ئێوە وەکو ڕاگەیاندن و میدیاکاران هەمیشە هاوکار بن لەوەی کە فکرە ڕاستەقینەکەی ئیشکردنەکانی حکومەت بخەنە ڕوو. زۆر جار باس لەوە کرێ ئایا بەس لە 16 ڕۆژ باس لە هەڵمەتی تند و تیژەکرێ. نەخێر، ئێمە هەموو ساڵەکە بەرنامەی تایبەتمان هەیە بۆ بەرەنگاربوونەوەی تند و تیژی، و بەتەنیا نەک تند و تیژی بەڵکو بەرەو پێشبردننی خانمان لە هەموو سەکتەرەکانی ژیاندا. ئەوەی کە 16 ڕۆژەکەی کە بەو بوونەوە ئێمە قسەی لەسەر دەکەین بە سەلەی 25 نۆڤەمبەرە بابەتە، ئەمەوێ بەس ئەو بەرچاوڕوونیە بدەم ئەو هەڵمەتێکی جیهانیە و ئێمە وەکو کوردستان هاوشان و هەنگاو داوێن بەرا بۆ ئەوەی کە ئەو هەڵمەتە لەو هەڵمەتە بەشداری بکەین. بەڵام بەمانەی ئەوە نیە 16 ڕۆژ و دوای 16 ڕۆژی تر هیچ تر ئیش لەسەر ئەوە ناکەین. ئەمە جانبێکە لەو کارانێکی ئێمە ئەیکەین. 16 ڕۆژەکە بێگومان ئەوە هەڵمەتێکی جیهانیە، دیارە لەوە دەیە ڕابردوو پێشێرکاریەکان بەرامبەر بە کچان و ژنان بە شێوازێکی زۆر زەقل لە بەرچاوە، و بەداخەوە هەر لە 3 ژن ئەوها مەزەندە ئەکرێت کە ژنێک لە مەترسی کوشتندا یاخود دەکوژرێت، و هەر لە 11 خولەکێک ژنێک کوژرایە لە ناو خێزانێکدا. ئەوە لەسەر ئاستی جیهانەوە باسەکەم. بێگومان ئێمە وەکو هەرێمی کوردستانیش وەکو بەشێک لەو جیهانە بەداخەوە ئەو کەلتورە خزایتە ناو کەلتوری کوردستانیەوە. باشە دکتۆر خانزاد، بە زۆر بەڕاشکاوانە پێم خۆشە ئەم شۆ قسە بکەین. پێتان وانە بۆ مەسەلەی بەرەنگاربوونەوە و نهێشتنی تند و تیژی ئێمە هەر باس لە لێدان و کوشتنی ژنان دەکەین؟ پێتان وانە دەبێت سەرەتا پەروەردە لە ماوەوە دەست پێ بکە، ینی خێزان هیچ جیاکاریەک لە نێوان کچ و کوڕ نەکات، ئەو ساش لە قوتابخانەکان بە هیچ جۆرێ بەداخەوە هێشتا لە کوردستان قوتابخانەی کچانمان هەیە، کچ قوتابخانەی کوڕانیشمان هەیە بەجیا. پێتان وانە بێت لەوە دەست پێ بکەین؟ بێگومان پەروەردە ئەساس و بنەڕێتی هەموو شتێکە، بەڵام من باس لەوە ئەکەم مەسەلەی تند و تیژی وەکو دابوونەریتی کۆمەڵایەتی. ڕاستە حکوومەت بەرپرسیارە لە پاراستنی هاوڵاتیانی لە ناو هاوڵاتیانی کچان و ژنانیش، بەڵام کارکردن لەسەر نەهێشتنی دابوونەریتی نەرێنی لە ناو کۆمەلگا ئەوە هەموو کارکتەرەکان ناو کۆمەلگا ئەبێ هاوکار بن بۆ ئەوەی ئەم کارکردنەوەی ئەم نەریتە نەرێنیە لە ناو کۆمەلگا کاڵ بکرێتەوە. بۆ ئەم بابەتە پێویستە وەکو تیمی ئەو ساڵ بابنین یاخود هەڵمەتی ئەو ساڵ کە لە 25 نۆڤەمبەر لە سەر ئاستی جیهان باس لەوەکە پێویستە تواناکان یەک بخرێن بۆ بنبڕکردن و کۆتایی پێهێنان بە تند و تیژی. بۆیە دانانی سیستەمێکی تۆکمە و هەموو لایەنێک لەگەڵ یەکتری هاوکار و تەنسیقێکی بەهێزیان هەبیتن هەماهەنگ بن واکە کە تند و تیژەکان کەمتر بکرێ، لەگەڵ ئەوەش بەهێزکردنی سیستەمی وەڵامدانەوە و پاراستن لە ناو حکوومەت و دامودەستگاکانی حکوومەت لەگەڵ کارێکتەرەکانی تر لە کۆمەلگا لایەنە پەیوەندیدارەکانە، میدیاکارەکانن، خێزانە، تاکە
هەمویان ئەوانە بەشدارن. پەروەردە بابەتێکی زۆر گرنگە و پەروەردە ئەتوانی لە بیدایەتەوە ببیتە بە سیستەمێک بۆ بنبڕکردن یاخود نێشتن یان ڕێگرتن کە ئێمە لەو سیستەمە هێشتا دەست بەکار نەبووینە مەسەلەی ڕێگرتن لە تونند و تیژەکان. ئێمە هێشتان تونند و تیژی ڕوادا ئەوجا هەوڵ دەدەین پاراستن بکەین، هەوڵ دەدەین کەمکردنەوە لە تونند و تیژەکان بکەین. بەڕای من داوای لێبر نەکەم، بەڵام بەڕای من پێویستە زۆر لەسەر سیستەمی پێشگرتن ڕێگرتن لە تونند و تیژی ئیش بکەین. خۆی تونند و تیژی بە تەنها لێدان و کوشتن نییە، یعنی هاوتاکردنە ڕێگرتنە لە ژنان لە هەموو بوارەکاندا. بەڵام بە ئەم دواپرسیاریشە گەر بە کوتیش وەڵام دەیت و من سوپاست دەکەم. هەندێک گلەی لە خۆتان هەیە، دیارە مەسلەی فکر بیر و باوەڕ ئازادە، جاژن بێ یان پیا و بێسەر بە چ ڕێکخراوێ سەر بە چه حیزبێکە ئەو فکری خۆیەتی. بەڵام هۆکار چییە هەتاکو ئێستا ئەوەش بۆ خۆی ئەو گلەیە لە خۆتان دەکرێت، ئێوەش بەشێکن لەو جیاکاریە لەبەرەوەی بە ئاشکرا بوونەتە بەشێک لە پاشخان یا دواکەوتوی حیزبە پیا و سالارەکان، ئیتر لە شوێنێک ئافرەتانە، لە شوێنێک ژنانە، لە وڵاتە خوشکانی مسلمانە. ئێوە خۆتان بۆچی بەدەر لە فکر دیفاع لە خۆشتان ناکەن؟ من هاوڕان نیم بەداخەوە لەگە جەنابتان. سەبارەت بە پارتە سیاسیەکان ئێستا گۆڕانکارێکی زۆر باش بەرچاوەکرێ، بە تایبەت لەوەی کە ڕۆڵێکی باش ببینن لە ناو پارتە سیاسیەکان کە ئەو ڕنگدانەوەیکی باشی لەسەر حکومەت و دامدەستگاکانی تری حکومەتی یاریمی کوردستانە بیت. ئەوەی کە ئێمە بینیمان لە حزبی پارتی دموکراتی کوردستان کە حزبێکی زۆر بەهێزی کوردستان و گەورەی کوردستانە، هەنگاوێکی زۆر باشی لە ئاستێکی بەرپرسیارەتی خەڵکانێک لێ نوێنەرایەتی بکەن کە نەک بەس بە ژمارە بەڵکو بەتواناش خانمانی زۆر بەتوانا بوون، ئافرەتانی بەتوانان لەوێ ئیشەکان. بۆیە مەسەلەی تەسمیە نییە، کێشەمان لە ناو نییە چ ناوێکی لێ. بابەتەکە ئەوەیە ڕێگا نابی لە پێش خانمان بگیرێت. هەروەک جەنابی سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد، پێویستە لە هەموو جونگەکان لە هەموو لایەنەکان سەکتەرەکان خانمان ڕۆڵی خۆیان ببینن و ڕێگە پێ بدرێن نابێ ڕێگان لێ بگیرێت. لە هەمان کات پەرەپێدان بە کەلتوری مافی مرۆڤ کە مافی ژنان با بڵێم گرنگترین بابەتە لە مافەکانی مرۆڤ یا کڕۆکی مافی مرۆڤە. سەرۆکی هەرێم ئاماژەی بەوە کرد کە ژنان لە کار و لە خێزان لە هەردوو لایەن ئەبێ پارێزراو بن. ئەو کۆمەلگایەکی پێشکەوتون نییە، ئەو کۆمەلگایەکی ئارام نییە، ئازاد نییە ئەگەر ژنان تێدا ئازاد نەبن وە سەرکەوتووە پارێزراوە کارا لە ناتوانن لە هەموو کایەکان ڕۆلی خۆیان ببینن. ئەو پشگیریەی سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت بۆ ئافرەتان بۆ خانمان ئەمە بەهێزیەکی زۆرە بۆ دامدەستگاکانی حکومەتی پەیوەندیدار کە بتوان زیاتر ڕۆڵی خۆیان ببینن بە شێوەیەکی سیستەماتیک بۆ بەهێزکردنی پێگەی ژنان و کەمکردنەوەی تند و تیژی. بۆ ئەم بابەتە من داوا لە ئێوەی بەڕێز میدیاکارانەکەم کە هاوکارمان بن، چونکە زۆربەی تند و تیژەکان ئەتوانم بە ئامار پێتان بڵێم کە زۆربەی زۆری ئێستا لە بەکارهێنان خراپ بەکارهێنانی ئامێرەکانی ئەلکترۆنیەوە سەر هەڵدەدات. ئەگەر بەراوردەی بکەیت لە ئامارەکان لە خۆکوشتن تا کوشتن تا سووتاندن تند و تیژی ناو خێزان زۆربەی زۆری لە ئامێرە ئەلکترۆنیەکان و خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیایە بەداخەوە. بۆیە پێویستە زۆر بە جددی و بە شێوەیەکی زۆر کردداری ڕێگە بگیرێتن لە بەردەم ئەم جۆرە تاوانانە. زۆر بە تاوانی زۆر گەورەیە زام چکە کوشتنی لێەکەوێتەوە خۆکوشتنی لێەکەوێتەوە إلى آخره. بۆیە دووبارە باس لەوەکەم پێویستە سیستەمی ڕێگرتن بەهێز بکرێت و پێویستە زیاتر هاوکاری ئەو دامدەستگاهانە بدەن کە پەیوەندی دارن بە بەرەو پێشبردننی ڕەوشی ئافرەتان بە شێوەی گشتی لە ناو حکومەت و زۆر باشە دوکتۆر دڵنیا دەکەینەوە کە ئێمە وەکو کارمەندانی کوردستان 24% هاوشانی ژنانی کوردستان هاوشانی ئێوەین پشتگیری ئێوەین و هیوادارین ڕۆژە لە ڕۆژان بە زووترین کات ئەو بربەستانە هەمووی تێپەڕێنن و ئەو جاش خۆڵی کارکردنی لێ هەڵماڵن. زۆر بەڕێز دکتۆر خانزاد ئەحمەد ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای خانمان و گەشتە پێدان گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵ سپاس بووی.